واتا ئابووری بەهێزتر بێ ئەوەندە پێگەکەی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی چ لەسەر ئاستی هەرێمایەتی بەهێزتر دەبێت بۆی ئابووریشت بەهێز بێ گومانی تێدا نییە دەبێت بە شێوەیەک بێ کە ئاستی تەزدیرت زیاد بێ و ئستیرادت کەمتر بێ واتە کەمتر بەرهەمی شتومەچی پێداویستیەکان لە دەروی وڵات بهێنی زیاتر ئەوانەی خۆت بنێرێت دەروی وڵات یان لانی کەم پێداویستیەکانی خۆت پڕ بکەیتەوە بە شێوەیەک کە کەمترین شتومەک و کاڵە لە دەروی وڵاتەوە بهێنی ناوەی خۆت. حکومت ئەمەژی زیاتر گرنگی بەرهەمی نافخۆیی بدات و بۆچی دی جوتیارێت مە تووشی زەرەری نەبن چونکی مەت بینین چەند ساڵێکە و بەرهەمی جوتیارێت مە وەکیت بێن حراش دەبیتن و چه استفاده ماندی بەرهەمی خوناکەن و ماندیبوون و تاڵێتوانیش هەمە خەسارت دەچن. بەرهەمی دەرەوە هەیە ئەمە نازن ئەو بەرهەمە چ مادێک تێکەڵ دەکەن کووە گونیە خراپە باشە لاوانە ئەو وڵاتە شتێکی کۆڵێتێکی نزم بۆ ئێمە بنێریتن ئێمەش طبعا ناخینەوە زۆر بەمە ناخینێک سەرداکردین و دەخۆم چونکە مەجبورین بەرهەمی ناوخۆیمانە ئەوە هەم تووشی کێشە دەبین و تووشی نەخۆشی دەبین و تووشی زۆر مەشاکل دەبین بەڕێی من ئەگەر کارگەی مەسەلەن بەرهەمی خۆمانە بەکار بینین ئەوە زۆر باشترە.